سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بەرنامەکەمان تایبەتە بە ڤایرۆسی کۆرۆنا، ئەو ڤایرۆسە تازەی کە پێی دەگوترێت دێلتا. هاتووینەتە نەخۆشخانەی ڕۆژاوای هەولێر بەپێی دوایین ئاماری وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەی توشبوو لە دوێنێدا 1010 کەس بووە. چۆن دابەش کراوە لەسەر پارێزگاکان لە هەولێر 166 کەس تووشی کۆرۆنە بووە، لە سلێمانی 122 کەس، لە دهۆک 722 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە. ببینن ژمارەکە چەندە زۆرە. لە دهۆک ژمارەکە 722 کەسە. بابزانی لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژاوای هەولێر کە یەکێکە لەو نەخۆشخانانەی کە ئەم نەخۆشانە لەخۆ دەگرێت. بابزانین دۆخی نەخۆشخانەکە چییە؟ پێداویستیەکان بە چ شێوەیەکە؟ ڕەوشی نەخۆشەکان چۆنە؟ کە سوکاری نەخۆشەکان چی دەڵێن؟ پێداویستەکانی پزیشکیش لەم بارەیەوە بە چ شێوەیەک دەبێت؟ لە دەستپێکی پرۆگرامەکە پێم باش بوو سەردانی بەڕێوەبەری نەخۆشخانەکە بکەین دکتۆر کاروان. بابزانین دۆخی ئەم نەخۆشخانەیە چییە؟ هەر کاتێک کە دۆخی تەندروستی هاوڵاتیان ئەوانەی کە هەڵگری ڤایرۆسەکان بەرەو ئاڵۆزی دەچێت، ڕێژەی توشبووان لە هەولێر وەکو پایتەخت زیاد دەکات. نەخۆشخانەی ڕۆژاوای یەکێک لەو نەخۆشخانانە دەبێت کە نەخۆش لە خۆ دەگرێت. بابزانین ئێستا دۆخەکە چۆنە؟ ئەو کاتێک کە قەرەباڵغی دروست دەبی لۆدێکی زۆر لەسەر ئەم نەخۆشخانەیەش دەبێت، چونکە لە زۆربەی گەڕەکەکانی هەولێر لە سنووری پارێزگای هەولێر نەخۆشەکان دێنە ئەم شوێنە. سڵاو دەبێ دکتۆر جان، سڵاوت دەبێت. سڵاو دەبێت. سەر هەردوو چاوە بەخێربێن، سەر هەردوو چاو سەلام دیارم بەخێربێن. دکتۆر، کۆرۆنا جارێکی دیکە بە توندی سەری هەڵدا بەداخەوە. دۆخی نەخۆشخانەکەتان چۆنە؟ نەخۆشخانەکەتان چەند نەخۆش لە خۆ دەگرێت لە ئێستا؟ بەخێربێن. نەخۆشخانەکەمان تقریباً 100 نەخۆشی دەگریتن، تا 100 قووەتی 100 نەخۆشی هەیە. الحەمدوللا ئەمە لە ڕۆژی دووەمی جێژنەی نەخۆشمان وەرگرت. ڕۆژ یەکەم قەپات کرا لە تەواڕی ڕۆژی دووەم نەخۆشمان وەرگرت. ئێستا تقریباً دەوری 37 نەخۆشمان هەیە. ڕۆژانەش 15-20 نەخۆشمان لۆ دێتن لە تەواڕی ناوەن لە نەخۆش ڕۆژانە. بەڵێ وەزارەتی تەندروستی ترسی هەیە لە ڤایرۆسە گۆڕاوەکەی تازە دێلتا. دەڵێ کاکە ئەمە کارە ساتە ماڵمان وێران دەکە. ئەگەر هاوڵاتیان ئاگاداری خۆیان نەبن بیر لە کەرەنتینە دەکەینەوە. یعنی ئەم ڤایرۆسە لەگەڵ ڤایرۆسەکانی تر جیاوازی هەیە؟ هەر نەفسی ڤایرۆسە بەڵام خۆی گۆڕیوە. طبعاً ئەکید هەر نەفسی ڤایرۆسە و ناوی ڤایرۆسی کۆرۆنایە و بەسەوە پێ دەوتێت کۆرۆنای نوێی گۆڕا و تەغیراتێک لە جیناتە کاتی ڕوودەداتن زۆر سەریعتر بڵاو دەبیتەوە و فەرقەکەی ئەوەیە پار خەڵک ترسەشی لێ هەبوو خۆی دەپاراست، ئەو سار کەس ترسی لێ نییە، کەس خۆی ناپارێزتن لێ بە شێوەیەکی زۆر سەریع بڵاو دەبیتەوە. پێشرەگەر یەک کەس دوو کەس ناو عایلێک توش بە ئێستا دەبینین زۆر عایلەیە کاملیان توش بووینە. ئەوە ئینایی لالاف دەکەن. طبعاً عایلەیە بەڵێ زەم زۆر برادر و ناسیە تەلەفۆن دەکا ئەو ڕۆژ نومێر دەکە توش بوونە سبەینێ برا و نازانچیان توش دەبن، سبەی منداڵەکانیان توش دەبن، حتا تەمەنی 16 ساڵی مەسەر منداڵەکانی ئەم 5-6 کەسان نایەک عایلەی ئاگادارم خۆم، یعنی چەندین کەس. ئەوە لە شێوەی سەریعەکەی. دووەم شت تەمەشاکە ئینایەکان لە هەولێر هەموو فول بووە. ئینایی حتا ئەهلیەکان حکومی مەسەرەن لالاف قووەتی مەسەرەن 34 نەخۆشی نیشانەکانی چیە دکتۆر؟ یعنی لە دەستپێکدا نیشانەکان هەمان نیشانەی تقریباً هەممان نیشانەیە لاوازیە و بێتاقەتیە و نانی پێ ناخورێتن و کۆخە احتیمالیە بگری. بەڵام لەوەی نیوەیەکی ئاخری هەندێکیان وەکو علامەتی پەسی و برێن دەسەرمابوونێک دەست پێ دەکات کە پویان دەگیرێتن، هەیە زژی زۆر دێشێتن و دەڕشێتەوە. ئەم ئاماژانەی کە دکتۆر باسی لێەوە کرد حەز دەکەم ئیبرازی بکەم. هەڵامەتێکی کەم، پەسیوێکی کەم، وانە دکتۆر؟ پاشان زگ ئێشانێکە مائیدەی زۆر دێشێتن و زگتوو ڕشانەوەش دەگە دەگریتن. زگتوو ڕشانەوە ئەمە نیشانەی هەرە سەرەکیە جیاوازە لەگەڵ ینی ئەوەی پێشوو. پێشتر جیاوازش کەش هەیە نیشانەکان لە هەمووان نا، بەڵام زۆر نەخۆش مەسەن ئەوانەی ئێستا مەوجودن لای مە هەستمان پێکردیە
دەرێت تام و بۆنم نەڕۆیشتێ پێشتر تام و بۆن زۆر دەڕۆژیان خەڵک بوو ئەوە تام و بۆنت ڕۆیە ئەو کۆڕنا ئەگەنا کۆڕنانی ئێستا دەرێت حەز دەکەم تامەکی ناخۆ تامی ژەنگ ئاسن لە ناو دەوم دێتن یعنی تامی دەگۆڕێ نەگنامینێتن ئەوەش یەک لە فەرقەکانە زۆر باشە لەگەڵمان بن بەشێک لە هۆبەکانی پێشوازیکردن لە نەخۆشانی ڤایرۆسی کۆڕۆنا بەسەر دەکەینەوە با بزانین لە ڕۆژی نەخۆشەکان چۆنە دۆخەکە بە چ شێوەیەکە فەرموو دکتۆر فەرموو کاکە فەرموو کاکی من ماندوو نەبی خێر سەلامەتیە بەخێر بێ سەلامەت دەبینم چاوت سوور بووە لە بەر چییە بۆچی سوور بووە بەخوای بەتەنێمە لەگەڵ نەخۆشی باب نەخۆشت بابترۆ نایبووە بەڵێ لێ دەگەڕ نییە کەس دەگەر نەخۆشی دابی جاری ژوەیە کە دەنووی لە یەکرا دوازەی شویان یەک شوێ دکتۆر رێ سەردانی نەخۆشی دەکا ینی یەک کەس ناتوانێت ئێستا تۆ ناتوانانی خزمەتی بکەی بەتەنە کێشە نییە خزمەت دەکرێت بەڵام لە ڕووی نووسنیان ئەو شتانە تقریبا لەوان نەفەرە کەم بێ کەم بێ لەوان باشە بەس ئێستا خۆی مەسەلەکە و ڤایرۆسە بەڵام دەبێتەوە تەسەوڕ ناکەی بکرێت بە دوو کەس هەر ژوورێک ئەوش باشە نەفەرێک تقریبا باشە تقریبا باشە تۆ چەند شەوە نەخەوت والله ئەمەیان تقریبا 5 شەو لە خستخانە 5 شەو نووسمە والله لەگەڵم بوون لە خستخان لە سنتەری کۆڕۆنای لە دەواری لەوێ برایەکەشم لەگەڵم بوو زاوایەکەشم لەگەڵم بەڵام دوو کەسم لەگەڵ بوو بەڵام لێ نەگەڕان لێرە کەس ناتوانانی بەزەمنم بۆ لە دوێنێ هاتمە دەڵێن نییە کەس بۆ سێ ڕۆژیان باشە ببینن هاوڕێن یعنی بینەرانی بەڕێز ئەمە یەک لە کێشە و گرفتەکانە ئەوەی کە کەسێکی نەخۆش دەکەوێت دڵنیام ئەو کەسەی هاوڵی نەخۆشەکەی ئەو نەخۆش زیاتر جەستەی ماندووە سێ شەوە نەخەوتی وانە و لەگەڵ ئەوەشدا چاوی سوور بووە دۆخی تەندروستی باوکت چۆنە بەخوای باوکم تقریبا ئەوڕۆ تۆزێک بەرەو باشتر بوونە بەڵام ئۆکسیجینەکەی دادەوەزی تەمەنی چەندە؟ تەمەنی 66 ساڵە 66 بەڵێ نەخۆشت هەیە چەندە تەمەنی؟ 65 ساڵە چیتی نیشانەکان ئاڕازی چییە؟ وڵی سوکەریمان هەیە زەختمان هەیە جەڵتەمان هەیە گەنگەری لۆلاقی هەیە لە کێوە هاتووە خەڵکی خوێن دەوێتەوە تکریت لە تکریت هاتووە کوردستان بەس ئەمن 9 ساڵە من لە هەولێرێ کەوای خەڵکی تۆ دانیشتوی تکریتی لە هەولێر دەژی ئۆکسجینی لەسەر ئەو کرد؟ ئاری وەڵڵا شەوە لێرەیە دوو شەوە ڕۆژ باشە پێم بڵێ عیلاج وەردەگرێ؟ علاجمان هەیە بەس وەڵە هەموو ینی علاج ینی تقریبا 150,000 لە دەرێ لە 9 لە دەرێ لە دەرێ دەکڕن زۆری گرانە لە دەرێ دەرمانەکان گرانە ئاری وەڵڵا باش ئەوەی لێرە بە چ بەکاردەهێنرێت چۆنیانی یعنی ئەو شتانی دەرزی لێرە ئۆکسجین الحەمدوللا ئێرە باشتر باشتر یان عنایە باشتر بەڵام هەندێک دەرمان دەبی لە دەرەوە بکڕێت بەس ینی علاجی زۆر ینی گران لە دەرەوە گرانەکان لە دەرەوە ئاری وەڵڵا یانی علاج زۆر گرانە باشە کاک هەواڵ ئەگەر زەحمە نەبی وەڵامی ئەو پرسیارە بدەیتەوە خەڵکێک دەڵێ دەبێ هەندێک شت لە دەرەوە بکڕین ئەوە چیە مۆزۆیەوە تایبەتن نەخۆشیەکان و عارەزەکانی ئەوە ئەمە زۆربەی زۆری دەرمانەکانمان مەوجودە و ئەو دەرمانان کە گرانیشن ینی مەوجودن لێرانە ئێستا ڕیمیدیزڤیر یەک لە عیلاجە گرانەکانە بەس لە مستەشفایمە تەوفیرە ئەگەر عیلاجی خاص بی ینی دکتۆر لۆی بنووسی و لێرە نەبی ئەو کاتی لە دەرێ ئەگەنە هەمووی زۆری دەرمانەکان لێرە مەوجودی هەوایە ئەو دەرمانەی تایبەتە هەندێک جار ناچار دەبێت لە دەرەوە بکڕێت با بچنە لای ئەو خاتونە بەڕێزانە ماندوونە بسڵاتان لەبێ خەریکی چنەوە دەرسی لێ دەژێت علاجاتی ساعات 12 ساعت 12 چەند ژەم في 2 ساعات 12 لەگە فیەک چی دەیێ دەدەنەوە سەکریازیان لێدەین لە بۆ ئینتیهاباتی بیکۆ لە بۆ مقەویە پاراستون لە بۆ ئازاریە ئەوانە وەردەگرن باشە ئەمە بۆ هەمووان بەکاردەهێندریان تایبەتن هەر یەکەی عیلاج وەڵامی دەگۆڕدرێ هەندەشیان تایبەتن هەندەشیان دەگۆڕدرێ دەگۆڕدرێ باشە ئەوە حکوومەت دابینی کردووە زۆربیان هەیە ئێرکوانە باش زۆربیان هەیە کەمەچیان ئەگەر زۆرتر بێتن کەمێکیان باشە دۆخی نەخۆشەکان چۆن دەبینن ئێوە وەڵامی باش نین باش نین
وڵی ینی ئەم دێرتایە لەگەڵ ئەوەی پێشتر جیاوازی هەیە وڵی جیاوازی کەمێک هەیە یعنی تونترە خێراتر بڵاوی تۆ باشە زیاتر بیستیکە. چی دەڵێیتە هاوڵاتیان زۆر کەسەیە گەنجە چوزانم کورە دەرەکە کۆڕۆنەی داواکارین خۆپارێزی بکەن ماسکی ببەستن زۆر کەس ئێمالە. باشە تۆ ئێستا کلااوت بەستاوە چوزانم ئەوە کرد داناوە سێ دەمام کرد بەستاوە ئەو هەمووە ینی ترسە بەڕەدەجددی ئەوەندە ترسە ڤاکسینشم وەرگرتە باکسینیش دووەرگرت نەخۆشەکان بە ئام دۆخیان چۆنە بەهام باشە بەس ئۆکسجینیان کەمە باش ئەوانەی بە تەمەەن تەسیریان زیاتر لێ دەکە یان گەنج بە تەمەنەکان دەڵێن ئەم جارە گەنجەکانیش خراپ تووشیان دەبێت وڵی ئەو خۆی مناحی خۆیانە ئێستا لەو قاوشە دوو گەنجمان بینیە ینی بەڵێ. تاڕادێک تەمەنی 40 ساڵە بەڵام پێویستی بە ئۆکسجینە بەڵێ ڕاستە بەخۆی ئەو ڤایرۆزە هەرەوها ترستان لەوە هەیە و نەخۆشیەکە زیاتر بڵاو بێتەوە ئەگەر خەڵک خۆی نەپارێزی دڵێن ئەو زارە زیاتر خێراتر بڵاو دەبتەوە یعنی ئێوەش ترستان هەیە ئارە وڵە. کە سەردانی نەخۆشخانە دەکەی ئەو کاتەی دۆخی نەخۆشەکان بەسەر دەکەی و کۆمەڵک تراژیدیا دێتە بەرچەوە مەئەساتی گەورە ئەم خاتونەی دەبینن وەکو کارمەندانی تەندروستی باسی لێوە دەکەن لە دوێنێەوە کەسی لەلان نییە ینی پاشەوەی کە نەخۆش کەوتووە کۆڕۆنایە تەمەنێکی هەیە بەڵام تەنیایە چێ خزمەتی دەکا کارمەندانی تەندروستی ئەم نەخۆشخانە ینی بێ هاوڵە ئەمەش گرفتێکی گەورەیە پێویستێکی هەبێ نازانین چۆن قسە بکە ئەمە ناتوانێت بچێتە سەر ئاو گرفتی گەورەیە بەڕێزانم ئەمە بەڕاستی گرفتە ینی من تکا دەکەم خۆتان بپارێزن دایە چیتەوە چێ دەرە دێشی وەخوای ئەمە نەخۆش بووم بەستە ماڵ دانیشتبووم بڕاست هەوا سندێشی بەربوومە عادی زۆر باشە ماندوود نەکەم لە قسەکردن بۆ کەست لەگەڵ نییە وەخوای پێشم لە پیشکم هەبوو هاتە لێرە هەندێک دەمریدا ڕۆشتە ماڵێ ینی بەتەنیا بەجیماوی ئەوە باش ئەوە چێ دەستە زۆر ئازارە ئەگەر کام جبرایل کاکامیات ئەمە جێی دەرسیە ناوەڵەوە خوێنەکەم نایە بڕوە کاکە بەڵ ئەمە چیە و دەستی بەو شێوەیە مۆر بووە ئەوانە کە کانولەکان دادەندرێتن توشتی دیدای مەریان بەرزە ینی ڕێژەی مەینی خوێنیان زیاد بووە لاندە حاڵەتان کانولەکان ئاوت دەبی ئەو حاڵەتان ڕوودە بەس ئاساییە دەگەرێتەوە دۆخی ئاسایی خۆی کەسی لە هاوڵ لەگەری نییە کەسێک نییە لەگەڵی خزمەتی بکە ئێستا ئەمە پێویستی بە سەر ئاو هەبێت چی دەکردێت ئەکەی لێرە جەماعەتی خۆمان ینی پەرستارەکان یارمەتی دەدەن یەک کچەکەی لەگەری بۆ دیارە بەجێ هێشتە و هەروە خۆشی باز دەکە دەرێ کوڕم نییە و پیاوەکەشی وفاتی کردە نیە حاڵەتە ئەمە خزمەتی دەکەین لێرانە هەتا دۆخی تەندروستی باش دەبێت و کاتی دەتوانین بەڕێ بکەین باشە تو بێز گەلە کەست کەسکرد نییە دای حاجی کەسم لێرە نییە بەتەنێمە تاکەم هەوت داکەشمان بخوایکە بەداخەوە حاڵەتی وە زۆریانە حاڵەتی وا پێشتر هەبوو ینی تاکە بوون حاڵەتمان هەبوو لە چاودێری چڕ بووە کەسی لەگە نەبووە وەکو دکتۆرەکان باسی لەوە دەکەن پێشتر قسەی زۆر لەسەر ئەوانە بوو کە نەخۆش بوون نەخۆشی دڵیان هەبوو زەختیان هەبوو ترس لەسەر ئەوان بوو بەڵام ئەم ڤایرۆسە تازەیە دێڵتە دەگوترێت تەسیر لە گەنجەکان دەکات بەڵگە چییە؟ بەڵگە وەکو دەبینن ئەمە نەخۆشێکە گەنجە خەڵکی دەرەوەی وڵاتە ینی خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانەوە ئەو نەخۆشە هیچ وڵاتێکە هندستان لێرە کرێکاری دەکرد باشە کەسی لەگەڵە؟ نا بەنسبەت شەریکە من لێرە ینی تۆ ئێستا خزمەتی دەکەی بەڵێ خزمەت پێشتر دەناسی یان نەدەناسی نەخێر دەناسێر لە شەریکە بوو بەسەوە بوو کرێکار 41 ساڵە باشە لە کۆمپانیەکەی ئێوە خەڵکێکە بۆ توش بوو بێ بێجگە بەڵێ چەندین کەسە بوو ڤایرۆسەکە لە ناوی بڵاو دەبوو بەڵێ بڵاو دەبووە بەڵێ زیاتر لە 4-5 کەسی ترش توش بوون 5 کەسی تر بەڵێ بۆ خۆیان چەند بوون گروپەکە چەند کەس بوون وڵا زیاتر لە 50 کەس 5 کەسیان توش بووە بەڵێ هەشە نەخۆشبی فاسی نەکردبی
ناشتیوان من نەبیست چونکە ئەگەر شتێک بیتن نەخۆشیەکە بێ یەکسەر ڕادستی خەستەخانە شتیەکە نیشانەکانی ئەوە چێ ئازارەکی هەیە وڵا ئەوە سینگی ژانیا کرد و بەڵغەمی زۆر بوو دەکۆخی بەڵێ کۆکەکەی زۆر بوو ئێستا هەناسەی ئۆکسسیجین لەسرە بەڵێ بەس ئەمە گەنجە بۆ ئۆکسسیجینی لەسرە وڵی بەنسبەتەوەی ئۆکسسیجینەکە گەر بێن نەخوارەوە تۆزێ ئۆکسسیجینەکە دابەزێ بۆ تۆزێ یعنی ئۆکسسیجین تەمەنیشی گەنجە پێویستی بە ئۆکسسیجینە ئەگەر بێت و ئۆکسسیجینی نەبی وەزعی باش نابێت بەڵێ ئۆکسسیجینەکەی دابەزێ ئۆکسسیجینەکە چەند ڕۆژە نەخۆشە ئەو ڕۆژ سێم ڕۆژە لێرە سێم ڕۆژ لە ناو جێ کەوتووە بەڵێ بەو شێوەیە مستەمر لەسەر جێە بەڵێ باشە تۆ چ دەڵێیت خەڵکێک دەڵێ کاکە ڤایرۆسی کۆڕۆنا تەسیر لە گەنج ناکات چیان پێ دەڵێت وڵای لێرە پێیان ئەڵێم هەتا بکرێ خۆیان بپارێزن بۆ سەلامەتی خۆیان باشترێت چونکە یعنی تا نەیبینی نازانی قەدری لەش جەستەی خۆت چۆنە من دەمەوێت سەرنجی ئێوە ڕابکێشم بێگومان فشارێکی زۆر لەسەر نەخۆشخانەکان دروست دەبێت ئەو کاتێک کە ڤایرۆسی کۆڕۆنا بە پەرت و بڵاو دەبێت بە فراوانی بڵاو دەبێتەوە مەسروفێکی زۆر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستیە لە نەخۆشخانە ئەهلیەکان بۆ هەر شەوێکمانەوە چەندین پارە دەدرێ ینی چوزانم بە چەندین وەرەقە خەڵکێکی زۆر لە بنی دەرنەداهات ئەوەندە پارە زۆرە بەڵام ئێستا وەکو دەبینن لێرە حکوومەت بەدەر لەوەی تەواوی پێداویستی دەرمان خزمەت گوزاریەکان دکتۆر پەرستیاران هەر هەموو خزمەتی ئەم نەخۆشانە دەکەن لەگەڵ ئەوەشدا خواردنی سێجەمەیان بۆ دابین دەکەن کە ئەمە ئەرکێکی زۆرە لەسەر حکوومەت لەم نەخۆشخانەی وەکو دەبینن هەر شوێنێک هۆبە هۆبەیە نەخۆشەکان لە ژووری تایبەتن نەخۆشخانەیەکی تابرەی مۆدێرن پاک و خاوێن ئەوەی من ئێستا کە دەیبینم بەم شێوەیە دێتە بەرچاوی من ژووری ئافرەتان شوێنی ئافرەتان جیاوازە ئیپیاوان جیاوازە دکتۆر بژار و تەبێژی تەندروستی و لە دکتۆر سڵاوت دەبێت چی ڕوو دەدا دکتۆر بۆچی ئەو حالەتە دروست بوو لە ناکاو ئێمە خەریک بوون بڵێن بە کۆڕۆنا بەسەر چوو هەموو دنیا ژوا پێشوازی لە قۆناغێکی تازە دەکەن بەڵێ سڵاوتان لێبێت زۆر سپاس بەداخەوە کە ئێمە دەبینین لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو بە تایبەت دەبینین ژمارەی توشبووان بە شێوەیەکی خێرا و لە ناکاو بەرز بووتەوە کە ئەم خێرا بەرزبوونەوەیە مؤشرەوە پێمان دەڵێت کە کۆڕۆنای گۆڕاوی زۆری دڵتا کە زۆرێکی زۆر مەترسیدارە لەناو هاوڵاتیان بە شێوەیەکی بەربڵاو دەبێتەوە ئێمە ئەگەر ببینین پشکنینەکانی سنتەری کۆڕۆناواتە فریاکەوتنی ناوەند کە ئەو شوێنەی خەڵک دەڕوات بۆ پشکنین کە نیشانی هەیە یاخود گومانی نەخۆشی دەکات دەبینین لە ڕێژەیەکی زۆر هەمووی پۆزتیڤەکەوە دەبینین تەنها چەند حاڵەتێکی کەم نەبێت کە دەردەچێت هەڵگری ئەم ڤایرۆسەنین بۆیە لێرەوە تکا دەکەین بەڕاستی دۆخێکی زۆر مەترسیدارە دۆخەکە بە ئاراستێک زۆر ئەم ڤایرۆسە مەترسیدارە یعنی جیاوازی چیە لەگەڵ ئەوانی تر جیاوازیەکەی ئەوەیە ئێمە ئەگەر بگەڕێنەوە ساڵی پار و چەند مانگێک بەر لەمەوبەر خێرای بڵاوبوونەوەکە بەو ئاراستەیە نەبوو بەو ڕادەیە نەبوو لە ئێستادا دەبینین ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە پشکنینەکان دەردەچن کە هەڵگرن و بەشێکی زۆریشیان لەوانە پێویستیان بە خەواندن لە نەخۆشخانەکە ئەمە کارە ساتەکەیە بەڵێ ڕاستەوخۆ بارودۆخیان تێک دەچێت بۆچی ئەم ڤایرۆسە خێرا بڵاو دەبێت لە ناو کۆمەلگاوە سیفاتێکی خراپیشی هەیە کە لەسەر کەسەکان واتە لە ناو لەشی کەسەکان لە ماوەی 24 بۆ 48 کاتژمێر ڕاستەوخۆ بارودۆخی کەسەکە بەرەو خراپی دەبات و بەرەو تێکچوون دەڕوات و سیەکانی هەو دەکات پێشتر دکتۆر 14 ڕۆژ بڵێ حتا هەفتەمین ڕۆژ دۆخی خراپ دەبوو دواتر بەرەو باشی دەڕۆی ئێستا هەمان حالەتیان نەخێر هەر ئەوە بوو کە باسم کرد پێشووتر 7 ڕۆژ 8 ڕۆژ 9 ڕۆژ ئەو جە کەسەکە سەبەر تەندروستی بەرەو خراپی وەر بەڵام لە ئێستادا کاتێک کە نیشانی لێ بە دەردەکەوێت کە نیشانەکان زۆر تایبەتن دەردەکەوێت بە ماوەی 24 بۆ 48 کاتژمێر کەسەکە بارودۆخ تێک دەچێت ڤایرۆسەکە لە سەرەوەی کۆندامی هەناسە نامێنێت ڕاستەخۆ دەڕواتە ناو سیەکان کە بەداخەوە چەندین نەخۆش لەم نەخۆشخانەیە هەن کە بە خۆشتان بینیتان لە ژێر چاودێری سڕی پزیشکیدان لە ژێر چاودێری ئۆکسسیژینن ئۆکسسیژینی بەردەوامیان پێدەدرێت هەر خۆشتان دەبینن هەموو جێبیستی دەنجی ئۆکسسیژینکەوە بە شێوەیەکی خێرا و بەربڵاو ئەو ئۆکسسیژینە بە نەخۆشەکان دەدێت تاوەکو ژیانیان ئۆکسسیژین پێویستێکی سەرچی دەبی پێشتر کۆمەڵێک دەرمان هەبوو پاراستۆل بوو پێم وابوو یەک لەوانەی کە پشتان پێدەبەست ئۆکسسیژین بوو هەندێک دەرزی التیهابات بوو هەمانە و عیلاجانە بەکاردەهێنرە یان جیاواز بەڵێ کۆمەڵە چارەسەریەکە بەپێی پرۆتۆکۆلی چارەسەری ڕێکخراوی تەندروستی جیهانی و وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم
ئەو چارەسەریانە لای ئێمە بەردەستن ئێمە هەموو چارەسەریەکان پێشکەش بە نەخۆشان دەکەن و هەمان ئەو چارەسەریە کە پێشتر بەکاردەهات تەنها لە کاتی پێدانی چارەسەریەکە گۆڕانکاریی کەم هێواتە پێشتر ئەگەر لە ماوەی با بڵێن هەفتەم ڕۆژ هەشتم ڕۆژان چارەسەری هەبوو دەدرا بەڵام ئێستا زووتر دەدرێت لۆ لەبەر ئەوەی خێرا ئەو ڤایرۆسە لە ناو لەشی تەشنە دەکات هاوڵی نەخۆشە لێرە کە ڕەنگە لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوو چەند کاتژمێرێکی کەم خەوت بێت لەبەر سەختی نەخۆشەکەی بۆیە تکا هاوڵاتیان پابەندی ڕێنمایەکان بن دەبینین کە کۆرۆنا تەنها بۆ نەخۆشەکە چاوەڕێەوە دەکەن ڕێژەکە لەوە زیاتر بڵاو بێت بەداخەوە ئەگەر هاوڵاتیان هاوکارمان نەبن بەداخەوە ڕەنگە زۆر زیاتر دوهۆک زیاترە دوکتۆر بۆ 722 کەس لە دوهۆک تووشی دەبێت لە هەولێر لە سلێمانی کەمترە ڕێژەکەی بەڵێ بە هەمان شێوە لە هەموو هەرێمی کوردستان خێرا بڵاو دەبێتەوە و ڕەنگە بەپێی گۆڕینی جوگرافیا و گۆڕینی شوێنەکە و بە تێکەڵاوی خەڵک ڕەنگە هۆکارێک بێ بۆ بڵاوبوونەوە بەڵام لای ئێمەش کەم نییە زۆرە و ترسمان هەیە زیاتر بێت ئێمە ئەم نەخۆشخانەیە هەمووی چەند ڕۆژێکی کەمە کراوەتەوە پڕ بووە لە نەخۆش وەکو بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەیە باسی لێوە دەکات ڕۆژانە زیاتر لە 10 کەس کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان دێنە ئەم نەخۆشخانەیە لێرە لە ژوورەکان دەخەون ئەوەی کە ئەوان باسی لێوە دەکەن دێلتا هەمان ڤایرۆسە بەڵام جیاوازیەکەی ئەوەیە هەم ینی نیشانەکانی کاریگەری زۆری هەیە و هەمیش زوو بڵاو دەبێتەوە پێشتر گەنج و پیر پێشتر پیرەکان زیاتر کاریگەری لەسەر بوو ئێستا وەکو خۆیان باستەوە دەکەن لە هەندێک لە ژوورەکانیش گەنجەکانیش تا ڕادەیەک وا دەکات ناچاریان کە لە نەخۆشخانەکان بخەون باشترین چارەسەر لەم دۆخەدە بەلای کەمیە و هەر لەم مانگەدە خۆپارێزیە باستنی دەمام کێک وا دەکات تۆ لەم سەر ئێشەیە دوور بکەویت و ژیانی خۆت و خێزان و کۆمەلگاکەشت بپارێزی بە پێچەوانەوە ئەوەی کە بێتە ئەم شوێنە ڕاستە تا ڕادەیە خزمەت گوزاری هەیە دکتۆر هەیە پەرستیار هەیە دەرمانەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا سەر ئێشەی زۆری تێدایە تووشی ماندووبوونێکی زۆر هەم بۆ خۆت هەم بۆ هەوڵان و هەم بۆ کارمەندانی تەندروستیش لەم نەخۆشخانەیە و تەواوی نەخۆشخانەکانی دیکەی کوردستان دەکەیت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بە هیوای تەندروستی و ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک دەخوازم.